لەرێم کوردستان شێرپەنجە تەجروبەیەکی زۆر سەرکەوتووە. شێرپەنجە لەرێم کوردستان لە ڕۆژێکی باشە و داتا و راپۆرتە نێودەوڵەتیەکان و راپۆرتی وەزارەتی هەرێمی عێراق پێمان دەڵێت کە شێرپەنجە کەمترینی لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە. شێرپەنجە طبعاً زۆر یەکە لەو نەخۆشیانەی کە فشارێکی زۆرە لەسەر حکوومەت لەسەر سنتەرەکان لەبەر دوو هۆکار. هۆکار یەکەمیان چارەسەرەکانی زۆر گرانبەهانە، چارەسەرە کیمیاکان گرانبەهانە بە ڕادەیە کە هیچ خێزانێک ناتوانێت بەتەنیا بکرێت. یعنی من زۆرترین ئەو نەخۆشانەی کە دەبینن هەمویان ئەگەر چی یعنی ئیمکانێتیانەوێ بەڵام ناتوانن. هۆکاری دومیان لە پرایڤێت نییە، لە ئەهلی و لە دەرماخانە و لە مستشفى ئەهلی چارەسەری کیمیایی نییە. بۆیە هەموو فشارەکە سەر حکوومەتە. لە هەرێمی کوردستان شێرپەنجە تەجروبەیەکی زۆر سەرکەوتووە. سندوقی کۆمەک بۆ توژبانی شێرپەنجە پاڵپشتی دەکات و حکوومەتی هەرێمی کوردستان و بەڕێز جەنابی سەرۆک حکوومەتی هەرێمی کوردستان کاک مەنسوور بارزانی زۆر پرۆژەی باشی بۆ کردین لە ماوەی ساڵانی ڕابردوو، هەم لە ئامێر هەم لە دروستکردنی سنتەر و دوامینیان ئەو نەخۆشخانە نێودەوڵەتەیە کە لە شاری هەولێر دروست دەکرێت. و بەشێکی دیکەش ئەوەیە کە پاڵپشتیکاری ئەم شێرپەنجانە ئەو ئیڤێنتانەیە کە ئەمڕۆ دەبینی لە هەموو جیهانیشدا ئەوە هەیە، چالاکیێکی هونەری وەرزشی کۆنسێرتێک ماراسۆن ئەمانە ئاهەنگێک ئەمانە داهاتەکەی بۆ شێرپەنجە دەبێت. شێرپەنجە لە هەرێمی کوردستان لە ڕۆژێکی باشە و داتا و راپۆرتە نێودەوڵەتیەکان و راپۆرتی وەزارەتی هەرێمی عێراق پێمان دەڵێت کە شێرپەنجە کەمترینی لە هەرێمی کوردستاندا تۆمار کراوە، درێژترین تەمەنی و ئاسوودەیی نەخۆشەیە واتە ڕێژەی پەککەوتنیش کەمە. بەڵام ئێمە کێشەیەکمانەیە ژمارەیەکی زۆر کە لە 35 تا 100 بە جۆرەی مەوسومەکان نەخۆشانی دەرەوەی هەرێمی کوردستان دێن ئەم چارەسەریانە لە هەرێمی کوردستان وەردەگرن. پرۆژەتان هەیە بۆ پارێزگای هەڵەبجە؟ لەم یعنی لە ئایندەیەکی زۆر نزیک پرۆژەی شێرپەنجە لە شاری هەڵەبجە تەواو بۆ ئامێری مەمۆگرافی بۆ دابین کراوە، سنتەری دەستنیشانکردن دەکەینەوە.